بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. داومان لذاتی پاش پروردگار رحمت و بەزەی و میهرەبانی خۆی بەسەرمانە ببارێنێ. خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە چۆن بارانی بە ڕەحمەتێ بۆ ناردین ئاوا بارانی ڕەحمەتی خۆت بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە. دەروونمان هێمن کەرەوە، ماڵمان ئارام کەرەوە، ڕۆحمان ئاسوودە بکەیە ئەکرەم الئەکرەمین. بەڕێزانم، ئێمە لە مانگی مەولوودا ژیان بەسەر ئەبین. مانگی مەولود مانگێک کە زۆرترین سەڵاواتەکانمان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەرز ئەکەینەوە. هەمومان بەدڵ لە سەرەتای ئەم دەرسەوە سەڵاواتی و دیداری خۆشەویستمان ئەنێرین و ئەڵێین اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. خوايا صلاة والسلام خوتو صلاة إيما بقينا بيغمبري خوا صلى الله عليه وسلم خوشويستي دڵی ئێمە پێ بگەێنە. عزیزانم، ئێمە لە خزمەت ژیانی هاوڵانی پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم ژیان بەسەر ئەبێن. دیارە خۆشترین ژیانە کە ئینسان ئەیگوزارێنێ ئەو ژیانەیە لە خزمەت ئەو چاوانە بەسەری ئەبە کە بە چاوی سەر بە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم گەیشتون. ئەمڕۆ لە خزمەت ژیانی خاڵی پێغەمبەری خوایە ئەبین صلی الله عليه وسلم کە بریتێ لە سعدی کوڕی ئەبی وەقاص. ئەبی وەقاص ناوی خۆی بریتێ لە مالیکی کوڕی ئوهەیب، واتە باوکی سعدی کوڕی ئەبی وەقاص پێ ئەوترێ مالیکی کوڕی ئوهەیب. مالیک لە تیرەی بەنی زوهرەیە و دایکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامینەی کچی وەهب هەر لە تیرەی بەنی زوهرەیە. بۆیە بەم تیرەیە ئەوترێ فەخید و با بڵێن عەشرەتی دایکی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. بۆیە خۆشەویستمان بە خاڵی خۆی حساب ئەکردن ئەگەنە لە حەقیقەتە برای دایکی نییە، واتە لە عەشرەتی دایکێتی بگرە لە ئامۆزاکانی دایکی ئەکا. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەخری پێوە ئەکرد، ئەی فەرموو هذا خالی فەلیورینی ئیمڕؤ خاله. ئەمە خاڵی منە سەعەد، با یەکێکیش لە ئێوە خاڵی خۆیم پیشان بدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم احترامێکی زۆر گەورەی ئەم هاوڵە بەڕێزەی ئەگرت کە 23 ساڵ پێش هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم کەسە ئیمانی هێناوە. ئەم کەسە لە دایک بووە 23 ساڵ پێش هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و یەکێکە لەو کەسانەی کە لە ئەوائیلی موسڵمان بوونە. هەندێک ئەفەرمون نۆیەم کەسە، هەندێک ئەفەرمون چوارەمین کەسە لەوانەی کە ئیمانی هێناوە. قسەی ئیمانەکەی عەجیبە. ئەفەرمێ لە خەومە خەوێکی سەیرم بینی، سەیرەکەم دنیا زۆر زۆر تاریکە، ئەوەندە تاریکە هیچ شتێک نابینم کە ئەڕۆم بەڕێوە ئەکەوم، لە چەندین لایە ئەکەوتم. ئەڵێ لە پڕ مانگێکی زۆر جوان هاتە دەرەوە، سەیرم کرد چەند کەسێ بە دەوری مانگەوەن. یەکێک لەوانە تەلحە بوو، یەکێ زوبەیر بوو، یەکێ بریتی بوو لە ئەبوبەکری سەدیق. ئەوانە دەوری مانگەکەیان دابوو، پێشچاوی منیش ڕووناک بووە بەرەو پیریان چووم. منیش چوومە خزمەت مانگەکە کە خەبەرم بوو و پرسیارم کرد. سەیرەکەم ئەمانە هەمویان ئیمانیان هێناوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە زانیم مانگەکە تعبیری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و چوومە خزمەتی ئیمانم هێنا. ئەم هاوڵە بەڕێزە باڵای کورد مووەکانی زبر، لاشەی زۆر مووی هەبوو، ڕەنگی ڕەش بوو، بەڵام چاوەکانی زۆر زۆر بەهێز بوو. مەشهور بوو لە عەرەبا کانە ئەبصەڕ الناسی، لە هەموو کەس زیاتر بینەر بوو، بینا بوو. حتا فەرمێ جارێک کۆمەڵی خەڵکی زۆر لە موشکینی قوڕیش لە شوێنەکە دانیشتە بوون، لە دوورەوە شتێکیان بینی، وتیان ئەو شتە چییە لە دوورەوە؟ هەمویان وتیان ئەوە تەیرێکە و نیشتەوە.
ئەڵێ تەنها سەعدی کوڕی ئەبی وەقاص نەبێ سەیری کردوتی وەڵاهی وا تەسەورەکەم ئەوە کەسێکە بەسەر وشترێکەوە کەسەکەش لە خزمی خۆمەکە کە هاتە پێشەوە فعلەن سەیریان کردێکێکە لە عەشرەتی ئەو لە خزمە نزیکەکانی ئەو کاتێک کە ئیمانی هێنا یعنی ئیبتلایەکی زۆر گەورە جیاواز لە هاوڵان ڕووی کردە سەعد تەبان سەعد دایکی خۆی زۆر زۆر خۆشەویست دایکی لە تیرە وەچەی ئەبوو سوفیانە هەندێک ئەڵێن کە ئامۆزای ئەوە هەندێکیش ئەڵێن کچی ئەوە بەڵام ئەسەحوا هەیە کە ئامۆزای ئەبوو سوفیان بێ ئەڵێ کاتێک کە سەعد ئیمانی هێنا عەزیەتیان زۆردا بەڵام یەکێک لەو عەزیەتانەی کە زۆر دڵی ئازاری پێگەیشت ئەوە بوو کە دایکی سوێنی خوارد کە بە هیچ شێوازێک نەنان ئەخوا نە ئاو ئەخوا لەبەر خۆردا ئەنیشێ حتا وەکو سەعد پەشیمانە بێت بڕیارێکی زۆر حەسمی و جەزبی چووە بەردەم خۆر لەو خۆرە گەرمە دانیشت بڕیاریدا نە ئاویش بخوات و نەنانیش تەمان سەعد بەمە زۆر ئازاری دەرونی هات ڕۆژ بۆ لایوتی دایکە بگەڕێنەوە واز لەمە بێنەوە چکە من واز لە دینەکەم ناهێنم تێگە دینەکەت ڕاستەکە فەرمانی پێکردوی چاکە کاربی لەگەڵ دایک و باوکتا وەکو خۆت ئەڵێ ئەوە تا ئێستا دایکە ئەمرە پێ ئەکا واز لەو دینە بێنە وازی لێ بێن سەعد کەمێک وەستا ڕۆژت هات مشەوەش بوو بە دایکەوە دواتر هاتە لای دایکی وتی بەخوا دایکە نان بخۆی باش و ئاویش بخۆیتەوە باش بەو خوای زۆرم خۆشەوی بەس لەبەردەم ئەم خۆرا بمری من واز لەو دینەی خۆم نایەنم پەشیمان نامەوە لە دینەکەی خۆم ئەفەرمێ دایکی عەزیمەتی ئەمی بینی وتی تازە شەیطان چۆتە سەری بە هیچ شێوازێک واز نایەنێ دەستی کردەوە بە ئەو خواردنەوە لێرە ئەم ئاەتە پیرۆزە وئین جاهداك على أن تشرك بما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا أفرمي أمل لحقي سعد كرئ أبي وقاصها تخواره وإن جاهداك على أن تشرك بي أقد دايك باوك مجاهدين لقلا كردي واتا زوريان لي كردي طبعا جاهد بابي مشاركة أوان هوليان أداة الدين لا بدن وتوش هولد أداة لا ندي يعني زحمتي زوريان بو دايك باوك لبناوي كفر أنويس بدجرنا وسر كفر فلا تطعهما أو كاتجرالان مك بلام وصاحبهما في الدنيا معروفة لدنيا دارية لقران باشو تشاقبه طبعا مسألة دايك باوك زور قوري والله إنسان سبحان الله كابتلاء بيبا عاجزي دايك باوك وزور بزحمة دروني استقرار أكا مشوش أبي حياتي تيك أشياء بسريكا شكو السيبركي خوالة سر زيوال لدس أدا رحمتي خوالة سر زيوال لدس أدا بۆی ئەم ئاەتە پیرۆزە پێم ماڵەیە کە دایک و باوکت داعی مشریک بوون داعی شیرک بوون خەڵکیان باوا کرد بۆ شیرک هەوڵیانەدا تۆ بگێڕنەوە سەر شیرک ئەو کاتر لە دنیاە هەر باش بە لەگەڵیانە تەنها ئەوەی ئینتاعیان مەکە لە مەسەلەی ئەو خوانەناسی و ئەو پاڵدانەوە بەرەو کوفر و بێدینی و یان با بڵێن ئەو هەوڵەیان بۆ تۆ بەرەو کوفر و بێدینی بەرن لەوە بەگویان مەکە ئەگەرنا شتەکانی ترای بەگویان بکە و لە کاروباری دنیا لەگەڵیانە بە سعدی کوڕی ئەبی وەقاص یەکەمین کەسێکە مەشهورە بەوەی کە لە پێناوی ئیسلامە خوێنی ڕشتووە جارێک یەکێک لە شعبەکان و لە دۆڵەکانی مەکەیە خەریکی تاعاتکردن بوون هەنێ مشرکینی قوڕەیش هاتن زۆر گەم و گاڵتەیان پێکردن زۆر عەزیەتیان دان ئەوانیش چەند هاوڵێکی بەڕێز بوون یەکێک لەوانە بریتی بوو لە سەعد کە قامچێک بەدەستیەوە بوو کێشەی بە دەموچاویەکێکیانە خوێنی لێ دەرتۆقی خوێن کەوتە سەر زەوی بۆی ئەڵێن یەکەمین خوێنە لە پێناوی خۆیان ڕژێنرابێ بریتێ لەو خوێنەی کە سعدی کوڕی ئەبی وەقاص ڕژاندوێتی مەکانەتی سعد لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گەورەیە زۆری خۆشەوێ بۆ هیچ کەسێک دایک و باوکی کۆ نەکردوێتەوە بڵێ دایک و باوکم بە قوربانە بێ ئیلا بۆ سعدی کوڕی ئەبی وەقاص نەبێ لە یەکێک لە غەزوەکانە تیری ئاهاویشت فەرمووی تیان بگرە تیرەکان ئێڕمی فیداکە ئەبی و ئومی دایک و باوکم بە قوربانە بێ تیرەکانیان تێ بگرە ئەفەرمێ دایکمان عایشە بۆمانە گێڕێتەوە فەرمێ شەوێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خەوی ئەهات ئەویست خەو بکە ئیسراحەت کە بەڵام وەختەکەش ئاوها بوو دژمن زۆر بوون نەئەتوانیوە باشی ئیسراحەتەکەی کە فەرمووی لەیتە رەجولا صالحا من ئەصحابی یەحرسنی اللەیلە خۆزگە یەکێک لە پیاوە زۆر ساڵحەکان لە هاوڵەکانم ئەم شەو حرەسیاتی منی بگرتایە ئەڵێ لەم کاتە کە ئەم دوعای کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایکمان عایشە گێڕێتەوە ئەڵێ تەقەیەکمان بیست تەقەی وەکو شمشێر ئاوا بوو ئەڵێ ئێمە تووشی فەزع بووین تووشی ترس بووین
دەنگی شمشێرێکمان بیزوتمانەوە کێیە فەرمووی سعدی کوڕی ئەبی وەقاص پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی مادام سعدە ئیتر بە ئیسراحەت ئەخەوم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئیسراحەت خەوت سعد خۆی بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ جارێکیان زۆر نەخۆش کەوتبووم لەناو مەککە زۆر بێتاقەت و بێزار بووم ئەڵێ هێشتا هیجرەتمان نەکردبوو ئەو هەموو زەخت و زوقوتەمان لەسەر بوو خۆشم لە ڕووی جەستەیەوە تەواو لاوازم نەخۆش بوو کەوتبووم پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەستی خستە سەر کەلەکەم دوعای بۆ کردم اللهم اشفی سعدا خوایان شیفای سعد بدە ئەڵێ واللهی ئەو نەخۆشیە کە ڕۆژ جارێکتر نەگێڕایەوە ئێستش هەموو کاتێک ئەم قسانە ئەەکەم و بیری لەو نەخۆشیەم ئەەکەمەوە هەست بە فێنکایی دەستی پێغەمبەری خوا ئەەکەم صلی الله عليه وسلم لەسەر خەسڵەتی من لەسەر کەلەکەی من کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی دانا میزەت و تایبەتمەندی زۆر تایبەتی هەیە دوو تایبەتمەندی زۆر گەورەی هەیە سعدی کوڕی ئەبی وەقاص ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ یەکێکیان لەیەکێک لە غەزوەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئێستا باسی ئەکەین کە دوعای بۆ کرد کە دەستی ڕاز بێت دووهەمینیشیان دوعای بۆ کرد کە دوعای گیرا بێ هەردووکیان هات نەدی جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی اللهم اسدد رميه وأجب دعوته خواجان وهاي لبك أم تيراني كأيوشين دسي زور راز بي بيكي ودعا كان شي جيراب كدعا كان سعد تمام لغزوة أحدى يكيق لواني كزور بدوري بيغمر وابو صلى الله عليه وسلم وزور جنگێکی زۆر سەیری بەرامبەر لەگەڵ پێغەمبەر ئەکرد بەرامبەر بە کافران و دیفاعێکی عەجیبی ئەکرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سعدی کوڕی ئەبی وەقاصە ئەفەرمە زۆرێک تیری ئەوەشان تیرەکانی هیچیان نەئەپێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەم داوایی کە بۆی کرد هەر چۆنە تیری بۆشاندای لە بەرامبەرەکانی ئەدا فەرمووی وەئەجیب دعوەتەه خوایە دوعاکانی گیرا بکە لەناو ئەسحابە مەشهور بوو بەوەی کە دوعاکانی سعد ڕەتبوونەوە و گەڕانەوەی نییە چەند دەقێکتان مەباسەکەم لەوانەی کە دوعاکانی سعد چۆن گیرا بوون جارێکیان سعدی کوڕی ئەبی وەقاص پیاوێک قسەی ئەوت بە ئیمامی عەلی قسەی ئەوت بە ئیمامی تەڵحە و زوبەیر بەم سیانە فەرمووی جوێن بەوانە مەداوانە برای منن واللهی ئەگەر بتبینایە قەت جورئەتی ئەوەت نەئەکرد جوێنت پێ بدانایە ئەوەندە کەسانێکی گەورە بوون ئەڵێ کەسەکەش بە ئیهانەوە پێوت وتی ئەڕاکە تهدیدونی کەئەنەکە نەبی وا هەستەکەم کە تۆ ئەتەوێت تهدیدم کرد خۆت لێ بۆ پێغەمبەر کاتە تهدیدمەکە ئەڵێ ئەویش دەستی بەرز کردەوەتی خوای گیان ئەگەر ئەم پیاوانە پیاوانی گەورە بوون و خزمەتکاری ئەم دینە بوون و خزمەتێکیان کردووە پێکەوە بوون لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خوایە داوا لێکەم ئەم پیاوە بکەرە عیبرەت لەناو خەڵکە اللهم اجعله عبرة لغيره خوایە بکەرە عیبرەت بۆ غەیری خۆی بۆی کەس جورئەتی ئەوە نەکە جوێن بدا بە هاوڵان ئەفەرمێ لە دوای ئەم دوعایەوە سعد چوو دەستنوێژی کرد نوێژی ئەکرد هێشتا سەلامی نەدا بۆ لەناو نوێژەکە ئەڵێ وشترێک شێت بوو هات خۆی کرد بەناو ئەم خەڵکە لەناو ئەم هەموو خەڵکە قەپی گرت لەسەری ئەم کابرا کوتای بە عەرزا بە قات چوە سەری ئەڵێ وازی لێ نەیەنە هەتا کوشتی ئەڵێ هەندێک لە دوورەوە هاواریان نەکرد کورە سعد واز لە نوێژەکە و بێنە وەڵڵا دوعاکە و گیرا بوو بەسە ئەوە خوای گەورە کردی بە عیبرەت و پندێکی گەورە طبعا وشتر طبیعەتێکی سەیری هەیە کاتێککە تووڕە ئەبێت ئیتر خاوەن و غەیری خاوەنی هیچ نابینێ طبعا هەندێک شتی تایبەت هەیە لە وشترە کە پێی عاجزە بێ لەوە ئەچێت سەدان جار ئیشی پێ بکەی بەلایەوە ئاسایی بێ وشتر بەڵام زوڵمی لێ بکەی یا جوێنی پێ بدەی یا تفی تێ بکەی ئەلە بەم شتانە زۆر حەساس طبیعەتی وشتر ئەفەرمێ کاتێک کە ئەگەر شتێک لەمانە ببێ مانەگرێ نە نانەخوا نە ئاوەخوا هیچ شتێک لەوان نەخوا تا تۆڵەی خۆی ئەکاتەوە ئینجا هەندێک جار ڕێگە ئەگرێ لە خەڵک بۆیە لە فەرمایشتێک هاتووە لە معجزاتی ئەحمەدیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وشترێکی شێت ڕێگەی بە خەڵک گرتبوو چوو هەندێک قسەی فەرموو بە گوێ وشترەکە هەساڕێکەکەی بەجێهێشت وەکو معجزە حیسابە کرێ چونکە ئەو وشترەکە ئەو حاڵەتەی بەسەر هات تازە هەستانەوەی نییە ئەو ڕێگریەکە ئێکا دنیا پێ کۆنتڕۆڵ ناکە جارێکی تر سعدی کوڕی ئەبی وەقاص چەند جارێک ئەهلی طبعا ئەهلی عێراق حاکم بەدەستیانەوە نەئەوەستا حتى لزمان إمام عمر أفرمى أجر أهل العراق همور رجع بيانو حاكمه بقرن بيان أقرن حتى جاري كان أوندان عادس كر فرمي اللهم عجل عليهم بابن الثقيف لسر من بردو عليك إنه أنت خويا زوي ابن الثقيف بن ربوان حجاج كوريوسي سخفي بعقليا بك أما أنا عقلنا بن ناميشي نوسي أي أهل العراق وسعد كوري أبي وقاصا نرم ولاتا
والله ئیثارەکەمە و خاڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر ئیشم پێیەتی لەبەر خاتی ئەوە ئەینێرم کەچی بە سەعد ڕازی نەبوون ئەنواع ڕەخنەی سەیسەریان لە سەعد ئەگرت یان و نوێژەکەی تەواو نییە وەرە ئەصحابی پێغەمبەری صلی الله عليه وسلم خەڵکێکی عەوام بڵێن وەڵا نوێژەکەی تەواو نییە حتا ئیمامی عومەر وتی نوێژەکە بۆ تەواو نییە ئەی سەعد وتی والله ئەو نوێژەم کردووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوێتی ڕکعاتی یەکەم زۆر درێژ بووە دووەم تۆزە لەوە کورتتر سێهەم و چوارەم هەردووکیان بە خەتەر یەک تەنها سوڕەتی فاتیحەم خوێندووە هەر ئەوەندە بووە ئەفەرمە جارێک لیژنەیەکیان دروست کرد تەشکیل کرد بۆی بزانن کێشەکان چییە کەسێک هەڵسا زۆر قسەی بەرامبەر بە سەعد کرد تی خوایان ئەگەر ئەم قسانەی بۆ ڕیا کرد ئەم پیاوە خوای عمری درێژ کە تووشی فتنەی کە ئەڵێ ئەم پیاوە عمری درێژ بوو تووشی فتنەیەکی وەها بوو شوێن ئافرەتان ئەکەوت بەو پیریە ئەڵێ وەهای لێهات بوو ڕەزیل و سوگ بوو لەناو کوفەیە هەموو جارێ ئەیوت ئەی وەڵڵاهی دوعای پیاوێکی ساڵح بەرمن کەوت ئەو حاڵەکەم ئەوە شێوازەی لێ کردە لە غەزوەکانە هەموو سعدی کوڕی بێ قەس بەشداری کردو لە غەزوەی بەدرا بەشداری کردو لە غەزوەی ئوحودا بەشداری کردو لە غەزوەی ئوحودا بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێوت ئێڕمی فیداکە ئەبی وئومی لە خەندەقە لە خەیبەرە لە فەتحی مەککە لە سوڵحی حودەیبیە لە هەمویانە لە بەیعەت الرضوانە سعدی کوڕی ئەبی وەقاصێکە لەو هاوڵانەی کە زۆر نزیکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە هەموو کایەکانە بەشداری ئەکا دوای حتا لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند جارێک سریەکان کە دەرچوون سێهەمین سریە لە ئیسلامە کە دەرچوو سریەی سعدی کوڕی ئەبی وەقاص بوو بە سەرپەرشتی ئەو ئەوانەی کە صفاتی قائیدیان هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لە زمانی خۆیان قیادەیدا بۆ دەستیان عرضم کردن دەرسەکانی پێش و عەمری کوڕی عاص ئەو ساڵە و ئەو وەختێک کە موسڵمان بوو ڕاستەوخۆ جێشێکی خستە بەردەستی و نەردی سعدی کوڕی ئەبی وەقاصێکێک بوو لە قائیدە زۆر گەورەکان کە اعتمادی ئەخرایە سەر بۆیە خولەفا لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموویان اعتمادیان لەسەر سعد بوو جارێکیان جێشێکی زۆر گەورەی فورس کۆ بوونەوە بە سەرکردایەتی ڕۆستەم جێشێکی زۆر گەورە 100,000 کەس ئەهاتن بەرەو مەدائین و 100,000 تریش بەڕێوە بوون بە دوایانە ئەهاتن واتە 200,000 جێش ئیمامی عومەر قەراری دا خۆی بڕۆ بۆ بەرەنگاری ئەم جەنگە چوە خارجی مەدینەش عەبدوڕەحمانی کوڕی عەوف پێودەی ئەمیری ئیمانداران وەڵڵاهی تۆ بشکێ هێبەتی ئیسلام ئەشکێ لەبەرەوە تۆ مەڕۆ شمشێری خوا زۆرن بیان نێری شێرێک لە شێرەکان کە لە هێلانەکەیە هەتا ئێستا مڕەیەت و چاوەڕێەوە کە ئەمرێکی پێ بکەی حازرە بۆچی ئەو نانێری ئەڵە زۆرێک لە هاوڵان ڕێیان وا بۆ خۆی بڕوا ئیمامی عومەر ئەوەندە جەنگەکە گەورە بوو ئەڵێ فەرمووی ئیمامی عومەر کێ ئەو شێرە وتی سعدی کوڕی ئەبی وەقاص یەکسەر ئیمامی عومەر وەستا وتی وەڵڵاهی ڕاستەکەی هەموو ئەصحاب ڕێیان هاتە سەرەوە ئیمامی عومەر نەڕوا سعد بڕوا ئەوەندە ڕێز و تایبەتمەندی سعدیان لەلا بوو بۆیە سعدی کوڕی ئەبی وەقاسیان نارد بەرەو ئەو جەنگە بە 30,000 هاوڵەوە لەو کاتەیە پشتی هەر هەموو دومەڵی لێ هاتبوو زۆر ناڕەحەت بوو کاتێک کە جێشەکەی خۆی کۆ کردەوە چۆن ناو عێراقەوە جێشەکانی ئەوانەی ئەو دەوروبەرانەی هەموو کۆ کردەوە لەگەڵ فورسات جەنگی قادسی هەموو بیستومانەکە ئەو نەسڕەتە گەورەی کە موسڵمانان لەو جەنگا هێنایان بەسەر فورسە دوای ئەو فورس خۆی نەگرتەوە بۆیە عرضم کردن من زیاتر ئەو هاوڵانە باسەکەم کە تاعنیان زۆر لێ ئەدرێ هەتا ئێستا یەکێک لەو هاوڵانەی تاعنی زۆر لێ ئەدرێ سعدی کوڕی ئەبی وەقاص کە زۆر چ لە طرفی شیعەوە چ لە طرفی فورسەوە زۆر لە سعدی کوڕی ئەبی وەقاص ئەدرێ ئەفەرمێ سعد تەشجیعی جێشەکەی زۆر کرد فەرمووی وەلەقەد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون لكتابي زبورا نسيومان لدواي ذكروا كأم زوي خوا كي أبت خاوني عباد الصالح كان خوا فرمي بها ولان بجيش إسلامي والله لأي وصالح ترني لسر زويا ضل نيابا خواي قول نصرتان أداتي وقتان كانت خاوني أم زويانا أو هاندانێکی وهای کرد لە هاوڵانە و جێشەکەی بە تەرتیبێکی وا کرد خۆی نەیەتوانی بەشداریکە ئەفەرمە حتا بەدەما ڕاکشە نەیتوانی داژنیشێ بەسەر وڵاخیشەوە خۆی نەئەگر ئەفەرمە خۆی دا و بەدەما تەختەتی جێشەکەی ڕائکێشا لە شوێنێکی بەرزەدایان نابوو سەیری جێشەکەی خۆی ئەکرد هەتاوەکو خۆی گەورە نەسڕەتی پێ عەتاکردن و جێشی فرس شکا ئیمامی عومەر ئەی فەرموو ئەی سەعد یەک لەحظە نەبێ ئاگام لێتان نەبێ حتى ئەگەر جوندیەک نەخۆش کەوتە سعدی کوڕی ئەبی وەقاص لە نامەکانیان ماوەتەوە ئەینات بۆ عومەری کوڕی خەتاب عومەری کوڕی خەتاب فەرمووی ئەی سعد مەغڕور نەبی بەوەی کە خەڵک بڵێن ئەمە خاڵی پێغەمبەرە و ئەمە ساحیبی پێغەمبەر و هاوڵە
بەخوا لە کاتی جەنگەکانە ڕەب العالەمین سەیری ئەوە ناکات کێ خاڵی پێغەمبەرە و کێ ساحیبە، سەیری ڕەوشتمان ئەکا. ئەگەر ڕەوشتمان هی ئەوانە بێکەوە خوای گەورە نەسڕەتیان ئەداتێ، نەسڕەتمان ئەداتێ، بەخوا ڕەوشتمان هی ئەوانە نەبێ نەسڕەتمان نادات. بۆیە تەئکیدی لە سەعد ئەکردەوە ئەی سەعد تووشی غەڕایی نەبی، نەخۆت و نەجێشەکەت. دواتر جێشی موسڵمانان کە بەرەو وڵاتی فورس چوون زۆربەیان نەخۆش کەوتن. ئیمامی عومەر نامەی بۆ نارد کە ئەی سەعد شوێنێ بدۆزەرەوە کە ئەو ئەسحابان نەفەوتێن، ئەو هەواڵە بەڕێزان نەفەوتێن، جێشی ئیسلامی لە ئیسراحەتا بێ. ئەویش کۆمەڵی کەسایەتی نادی یەکێک لەوانە سلمانی فارسی و حودەیفەی کوڕی یەمان و زۆرێکی تر گەڕان بە دوای زۆر شوێنە لە ئەخیرە لە ناو کوفەیە هەمویان ئیستیقراریان گرت و دواتریش هەر خۆی کرا بە گەورەی با بڵێن کوفە. مەدائین و جەلەولا و حەلوان و زۆر شوێن هەیە کە سەعدی کوڕی ئەبی وەقاص فەتحی کردووە و لەسەر دەستی ئەو کراوەتەوە. لە هەندێک لەو شوێنانە لە کوردستان منطقەی خانەقین و منطقەی با بڵێن گەرمیان مەشهورە بەوەی کە سەعدی کوڕی ئەبی وەقاص فەتحی ئیسلامی گەیاندووەتێ و ئیمارەتی کوفە لە لای ئەو بوو هەتاوەکو ئیمامی عومەر بڕیاری بە عەزلکردنیدا هێنایەوە بۆ ناو مەدینە. دوایی فەرمووی کاتێکە لە دوای خۆی فەرمووی 6 کەس لە دوای من شوورەی موسڵمانان، ئەم 6 کەسە لە دوای من خەلیفە هەڵەبژێرن. یەکێک لەوانە سەعدی کوڕی ئەبی وەقاص بوو. فەرمووی ئەگەر سەعد دەرچوو زۆر باشە، ئەگەر سەعد دەرنەچوو هەر کەسێکی تر دەرچوو بە سەعد زۆر شتی پێ بسپێرێ، چونکە من کاتێک کە سەعدم لابرد والله عەزلم نەکردووە لا عن ضعف ولا عن خیانە، نە خیانەتی کردووە نە ضعیفێکیشم لێ بینیوە. لەو پەڕی هێزا بووە، بەڵام ئەو ئەهلی عێراقەکە تحملیان نەکردووە و تحمل هیچ ئەمیرێک ناکەن. بۆیە لە شوورا لە دوای ئیمامی عومەر یەکێک لەوانەی کە زۆر مڕەشەح بوو بۆی بێتە خەلیفە موسڵمان سەعدی کوڕی ئەبی وەقاص. و سەعد حتى لە دوای مەقتەلی ئیمامی عوسمان و شەهیدبوونی ئیمامی عوسمان برازایەکی هات بە ناوی هاشم، وتی ئەی مامە 100,000 شمشێر بەدەست ئامادەن بەیعەتە بدەنێ. فەرمووی ڕۆڵە واللهی من پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری کردم لە کاتی فیتنەیە دوور بگرم، نە لەگەڵ معاویە ئەبم، نە لەگەڵ عەلیە ئەبم، نە بەخۆشم بە تەنها شتێک ئەکەم، دوورەکەمەوە لەم فیتنەیە، لە شوێنێکە بۆ خۆم دانیشم هەتاوەکو غوباری فیتنە ئەنیشێتەوە، غوباری فیتنە نامێنێ. بۆیە اعتزالی کرد. یەکێک لەو هاوڵە بەڕێزانەی اعتزالی کرد لە فیتنە بریتە لە سەعدی کوڕی ئەبی وەقاص، هەتاوەکو فیتنە کۆتایی پێ نەهات، هەتاوەکو لە زمانی ئیمامی حەسەنە کە فیتنە بە تەواوی ئارام نەبووە، سەعدی کوڕی ئەبی وەقاص بە هیچ شێوازێک نەهاتە ناو خەڵکی و مشارەکاتی نەکرد. دواتریش دوای تەوابوونی فیتنە هەمیشە دوعای کرد خوایەکیان تووشی فیتنەی دووەم نەکەی کۆتایی بە حەیاتم بێن. ئەو بوو کاتێک کە مەڕوانی کوڕی حەکەم ئەمیری ناو مەدینە بوو، خەبەریان هێنا کە یەکێک لە هاوڵان زۆر وەزعی ناڕەحەتە لە خارجی مەدینە. فەرمووی هەر سەعد نەبێت، چوە بەس سەعدمان هەیە لە دەرەوەی مەدینە ژیان بەسەر ئەبا. کاتێک کە ڕۆشتن سێرەکەن سەعدی کوڕی ئەبی وەقاص حاڵی زۆر ناڕەحەتە لە کۆشکەکەی خۆیە. فەرمووی ئەی سەعد حاڵت؟ فەرمووی هیچ شتێکم ناوێت، تەنها خۆم جلێکی زۆر زبری خۆم داناو لەناو ئەو جلە زبرە کەفنم کرد. بەخوا ئەم دنیای بۆ کەس نامێنێ. طبعا یەکێک لەو هاوڵانەی کە عەشەرەی مبەشەرە، یەکێک لەو هاوڵانەی کە زۆر دەوڵەمەندە وەفاتەکە بریتێ لە سەعدی کوڕی ئەبی وەقاص. فەرمووی لەم شتە زبرا بم پێچنەوە. کاتێک کە وەفاتی کرد هێنایانەوە ناو مەدینە، دایکی ئیمانداران داوایان کرد کە ئەوان ناتوان بێنە دەرەوە. تەرمی سەعدی کوڕی ئەبی وەقاص بەرنە مزگەوت. لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاکە تەرمێک کە چوو بێتە ناو مزگەوتەوە بریتی بۆ لە تەرمەکەی سەعدی کوڕی ئەبی وەقاص کە لە ناو مزگەوتە دایکانی ئیمانداران نوێژیان لەسەر کرد، حتا ڕخنەیان کرد لە دایکمان عایشە کە چۆن مردوو ئەبرێتە ناو مزگەوتەوە. فەرمووی ئەمانە چەند نزیک شتەکانی پێغەمبەریان لەبیر ئەچێتەوە صلی الله علیه وسلم. مردوو لە زمانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەهێنرایە مزگەوتەوە، دواتر برایە دەرەوەی مزگەوت و لە دەرەوەی مزگەوت، واتە سەرەتا ئەهێنرایە ناو مزگەوت، دواتر ئەبرایە سەر قەبرستان نوێژی لەسەر ئەکرا. کاتێ سەعد وەفاتی کرد 250,000 درەمی زیو لە ماڵ و سەرۆت و سامان لێی بەجێمە و زۆر باخی گەورە گەورەی سەعد بەجێمە و زۆرێک لە کۆشکەکانی زۆر شتەکانی چکە سەعدێکێک بوو لەو سەحابانەی کە دەوڵەمەند بوو واسە اقتصادی. لەم حەیاتەی سەعدی کوڕی ئەبی وەقاص ئەمە چەند فائیدەیەک ئەکەین. یەکەم ممکنە ئینسان ئیبتیلا بکرێ بە خۆشەویستترین کەسی، بە دایکی ئەوە تا سەعد ئیبتیلا ئەکرێ. دایکی ئەڵێن نانە خۆم من ئاوە خۆم هەتاوەکو پەشیمان نەبیتەوە.
بەڵام سەبر ئەگرێ و تون دیندارەکەی خۆی بەرنادا. ممکنە تۆ یەکێک بی لەو وەلیانەی کە دوعاکانت گیرا ئەبێ، دوعایەکیش بۆ خۆت نەکەی. حتى لە هەندێک ڕیوایەتە فەرمە سعدی کوڕی ئەبی وەقاص لە ئەخیری عومریا کوێر بوو، پیانوت ئەی سعد کوڕە خۆ تۆ دوعا گیرا بێ بۆ دوعای ناکەی خوا شیفا بە تی وەڵڵاهی شەرمەکەم لە بەردەم خوایە، داوای ئەو بکەم خوا چاوم چاکاتەوە. چاو چاکبوونەوە چیە؟ داوای ئیمانەکەم. کەی ژیان هی ئەوەیە کە ئینسان تەڵەبی بکە. سعدی کوڕی ئەبی وەقاص ئەم هەموو خلافەت و ئەم هەموو گەورەیە و ئەم هەموو فتحە گەورانەی کە لەسەر دەستی ڕوئەدا لە ئەخیریا لە کاتی فتنەیە ئەکرێ قائیدێکی زۆر گەورە بێ، بەڵام هەڵ ئەبژێرێ بە تاقی تەنها ژیان بەرێتە سەر لە دەرەوەی مەدینە تەنها بۆی تووشی فتنە نەبێ. بە برازاکەی خۆی وت کاتێ وتی 100,000 کەس ئامادەن بەیعەتێ بدەنێ، فەرمووی وەڵڵاهی ئەو 100,000 کەسە ناگوێڕمەوە بە شمشێرێک کە لە بەرامبەر کافرانە تیژە و بەرامبەر و مسلمانان کولە، لە بەرامبەر مسلمانانە هیچ شتێک ناکە. بۆیە ئینسانی ئیماندار لە کاتی فتنەکانە زمانی دڵی ئەبێ هەموو پارێزراو بێ. هاوێنەی سعدی کوڕی ئەبی وەقاص و کۆتا خەڵ سوود لە ژیانەکانی سعدی کوڕی ئەبی وەقاص جاریتر باسم کردووە کە ئینسانی ئیماندار وەها نییە دنیا بۆ کافر بەجێ بێڵێ، خۆشی خەریکی ئاخرەت بێ. خەریکی ئاخرەت ئەبی لە ناو بازاڕە، خەریکی ئاخرەت ئەبی لە کاتی دنیاداریە، خەریکی ئاخرەت ئەبی و جەنگی دینارێکی ناو بازاڕ ئەەکەی بەو پەڕی هێزەوە لەو کاتێک کە تۆ لەو پەڕی زوهد و زاهیدی و خواناسی و دینداریای. بۆیە جوانترین ماڵ ئەو ماڵەیە کە لە لای کەسی موسڵمانە، باشترین ماڵ ئەو ماڵەیە کە بەدەست موسڵمانەوەی. عەشەڕەی مبەشەرە 6 دانیان لە کیباری دەوڵەمەندەکان بوون لە جیهانە. بۆیە سعدی کوڕی ئەبی وەقاص لە عەشەڕەی مبەشەرەیە و ئەو هەموو پارە و داهاتەش بەجێ ئێهێڵێ، ئەولادەکانی بە تێری بەجێ ئێهێڵێ، خەڵک لەسەر دەسەکانی ئەم ئیسفادە ئەکا سوود وەرئەگرێ. بۆیە ئینسانی موسڵمان لە ناو بازاڕە کەسێکی تەمەڵ نییە، هەمیشە کەسێکە کە خەریکی جوهد و جیهادی خۆیەتی، خۆی مانوو ئەکا. ئەگەر دینارێکی حەڵال لە ناو بازاڕە هەبێ هەوڵ ئەدا لە ناو هەموو خەڵکیە بە تاقی تەنها ئەم پایەکات و دەستی ئەم بکەوێ. ئەمە صیفەتی کەسی ئیماندارە، نەک تەمەڵی بکە بە ناوی ئەوەی کە دینداری ئەکا. بەعکسەوە خەڵکی دیندار ئەبێت لەو پەڕی هێز و جوهدا خەریکی کار و کەسابەتی بێ هەتا خوای گەورە ئەو پارە حەڵاڵی کە لەسەر زەوی پەخش و بڵاو بۆتەوە بێتە دەستی موسڵمان و موسڵمان بتوانە کاری گەورەی پێ بکە. ئەم ئومەت و ئەم دینەی ئێمە بە جیهادی ماڵ سەرکەوتووە، داعوە و بانگەواز بە جیهادی ماڵ سەر ئەکەوێ، جیهادی حەقیقیمان بە جیهادی ماڵ سەر ئەکەوێ. بۆیە زەڕورە ئینسانی ئیماندار لە مەیدانی بازارسازی و لە مەیدانی کار و کەسابەتیە زۆر ئازایانە خەریکی کار و کەسابەتی بێ و ماندوو نەبێ. خوای گیان ئێمە ئەم ساتانەی خۆمان لەژێر سێبەری ژیانی ئەم هەوڵانە بەسەر برد، داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. یا ئیلاهی ئەم ساتانە بکەرە باشترین ساتەکانی ژیانمان، دڵمان ئارام کە، یا ئیلاهی ماڵەکانمان ئارام کە، یا ئیلاهی وڵات و نیشتیمانمان ئارام کە، تو گەورەی خۆت شیفای نەخۆشەکانمان بدە، یا ئیلاهی هەر کەسێکمان گرفتێکی چارەسەری کە، یا ئیلاهی هەر گرفتێکمان هەیە لە دڵمانە یا ئیلاهی بۆمان چارەسەرکە. خوای گیان تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار، بە هەژاری خۆمان داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی ئەوەی کە زمانمان ئەیکات و داوات لێ ئەکەین و بۆمان باشە داوات لێ ئەکەین پێمان عەتاکە، ئەوەی زمانمان نایکات و بۆ ژیان و ئاخرەتمان باشە پێمان عەتاکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، ئیمانمان سەلامت کە، فتنە مەخرە ناو دینمانەوە، دینەکانمان سەلامت کە، پارێزراومان کە لە فتەنی ئەم زەمانە یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوات لێ ئەکەین و لێت ئەپاڕێن و لێت ئەلاڵێنەوە، دڵمان ئارام کە، یا ئیلاهی دڵەکانمان ئارام کە، ڕوحمان ئاسوودەکە، ئاسایش بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، چۆن بارانێکی بە ڕەحمەتت بۆ ناردین. خوای گیان ئاوا دڵەکانمان خۆش کە، دڵەکانمان پڕ نور کە، نێوچەوانمان پڕ نور کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەر کە یا ڕەب العالەمین. بەخوا پەروەردگارە ئێمە گرفتمان زۆر زۆرە، ناتوانین لای خۆشەویستەکانیشمان گرفتەکانمان باسکەین، تەنها ئەتوانین لە بەردەم تۆیە بەرزیان کەینەوە. دەیا ئیلاهی ئەو گرفتە زۆر و زەوەندەی کە هەمانە خوای بۆمان چارەسەر کە، تۆ خۆت صاحبی هەموو شتێکی، یا ئەکرەم الئەکرەمین. بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی نیعمەتی زۆرت پێدان بەبێ داواکردن، یا ئیلاهی نیعمەتەکانمان بۆ تەواو کە، بەسەرمانە تەواویان کە، درێژەیان پێ بدە،
يا إلهي سلب نعمتك من لما كون نعمتك من لما قرر يا أكرم الأكرمين خواهی كان أم خشك برانم هر يكو كومالا قرفت داوان هي يا إلهي هميان بوتو برزكنوا دا يا إلهي بكرمي خوت والله هر هميان بدروا يا ربي خواهی كان قرفت كاني هميان شار سركا حاجة كاني هميان جبجيك يا أكرم الأكرمين خواهي داوان لي أكين بنامي جوانت بصفتي برزة باسم عظمت أم كلمات دعائنا من لقبولك خواهي أم كلمات دعائنا من لقبولك صلاوي أما بقينا بمها ولا برزانا يا أكرم الأكرمين نوما لخزمت يا بينا يا أكرم الأكرمين يا إلهي داوان لي أكين بنامي جوانت بصفتي برزة باسم عظمت لقناهي دايكو باوك من مبورة لقناهي مردو كان من مبورة لقناهي براو خوش كان من مبورة لقناهي خوشوستان من مبورة هركز ما فيكي بسلمانه لقناهي مبورة يا إلهي لقناهي خزان وهوسر ومنال وأولاد وشمان تا روجي قيامت مبورة يا إلهي مردويكي زوري أمتي بيغمبري إخوة صلى الله عليه وسلم زول لنا راحتي محنتان يا إلهي داوان لي أكين بقوري خوت خواهي كان آرامي بسر قورا كان أنا ببارينا خواهي مردويكي زور من هي زور بيكسو بينازن يا إلهي كزني دعان بوبكا إمالي رو دعان بوكين يا إلهي لقناهي هميان ببورا درجاتي أنا عاليك ودريا كاني خير بسري أنا والاك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء وجبوري خواهي من قبولك وموفق بني يا ربي